بۆ کەمکردنەوەی فشاری سەر قوتابخانەکان و نەهێشتنی گرفتی دوودەوامی و سێدەوامی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک پێویستی بە 650 بینای قوتابخانە هەیە کە سەرجەمیان 200 ملیار دینار بودجەیان پێویستە. بەڕێوەبەری پلاندانان لە پەروەردەی کەرکووک هۆکاری کەمی بینای قوتابخانە و دواکەوتنی نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بۆ نەبوونی بودجەی پێویست لە بەردەستی ئیدارەی شارەکە دەگێڕێتەوە. ئێمە وەکو بینایە نزیکەی 650 مەکتەب بینایەمان ئەوێ، ئێمە لەبەرەوەی 1600 مەکتەبمان هەیە 1050 بینایەمان هەیە، یعنی کەواتە 650 بینایەمان هەیە. وەکو لەبەرەوەی زۆربەی مەکتەبەکان دوودەوام و سێدەوامی تایە، ئەگەر بێتە سەر ئەوەی چەندێ بودجەمانەوە ئێمە بودجەیە زۆرمانەوە، خۆتزانی هەر مەکتەبێک نزیکەی 1.5 ملیار 2 ملیاریەوە، ئەگەر بێتە سەر ئەوە پارێکی زۆرمانەوە. ئێستا لەم وەزعەیە بڕوا ناکەم حکوومەتی عێراقی بتوانێت ئەو پارێمان بۆ تەرخانکە. جگە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک خوێندنی کوردی پێویستی بە 10 بینای قوتابخانە هەیە تا دوودەوامی و سێدەوامی لە قوتابخانەکان نەهێڵێت. هاوکات 10 بینای قوتابخانەی خوێندنی کوردی ڕۆخێنراون و ژمارەیەکیان بە هۆی نەبوونی بودجە بینا نەکراونەتەوە. زیاتر خوێندنی کوردی ئێستا دە قوتابخانەی زیاتری پێویستە، وەکوتم هەندێک قوتابخانە ڕووخاوە تاکو ئێستا دروست نەکراوەوە و هەندێک قوتابخانەمانە تا ئێستا سێدەوامی تایە، ینی زیاتر نزیکەی 20 قوتابخانەمان پێویستە چ لە ئاستی ئامادەیی و چ لە ئاستی سەرەتایی ئەوانە دووبارە نۆژەم بکرێتەوە یا دروست بکرێتەوە. ئێمە لە محاولەیەکی جددیین لە ڕابردوو ئێستاش ئەو مەسەلەی تەزەخمی مەکتەبەکان نەهێڵینەوە کە دوامی و سێدەوامیە. خۆشببختانە هەنگاوی باشمان ناوە، بەڵام هێشتا زۆرمان ناوە، بەڵام بە ئەترافی وەزیر بۆ ئەترافی وەکیلی وەزیری تەربیە کە ئەو ڕۆژێک لە کەرکووک بوو ئەڵێ کەرکووک بەراورد لەگەڵ هەموو شارەکانی تر هین بینای قوتابخانەتان زۆر باشە، هەم لە ڕووی نەوعیەوە هەم لە ڕووی ژمارەوە. سەرەڕای هەوڵە بەردەوامەکان بۆ نەهێشتنی دوودەوامی و سێدەوامی لە قوتابخانەکان، بەڵام بە هۆی نەبوونی بودجەی پێویست و بینای شایستە بە قوتابخانەکان تا ئێستا نەتوانراوە ئەو گرفتە یەکلایی بکرێتەوە. هەر بۆیە حکوومەتی عێراق 3 ملیار دیناری بۆ پەروەردەی کەرکووک تەرخان کردووە، ئەمەش بەوتەی بەرپرسانی پەروەردە تەنها بۆ نۆژەنکردنەوەی بینای قوتابخانەکان تەرخان کراوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.